سڵاوتان لێوێت گوڵە جوانەکانم بە هیوام هەمووتان سەلامەت و تەندروست باش بن. شیرینەکانم من زۆر دڵخۆشم کە دەتوانم ئەمڕۆژ وانەیەکی نوێتان پێ بڵێم لە وانەی کوردیدا. گوڵەکانم بەڵام وەک هەمیشە پێویستە بێژی دەستکەین بەوانەکەمان هەرێک لە ئێوە پێنووس و پەردووکی کوردی دەربێن و ئامادە بن بۆ وانەکە. و ئێستاش با پێکۆ بزانین ئەمڕۆ مام سمۆرە خەریکی چییە و چ پیتێکی بۆ هێناوێت. شیرینەکانم ئەمڕۆ مام سمۆرە خەریکی ژەنینی مۆسیقایە، ئامێرێکی پێ و خەریکی ژەنینی مۆسیقایە، بەڵام ئێمە نازانین کە ئەو ئامێرەی بەدەست مام سمۆرەوەیە ناوی چییە. با ئێستا پێکۆ بزانین ئەو ئامێرە ناوی چییە؟ سڵاو ئەی سمۆرەی جوان، تۆزێک نەیلێدە بۆمان، پیتی لێ دەربێنە و خێرا پێمان بخوێنە. گوڵەکانم کاتە ئەو ئامێری کە بەدەستی مام سمۆرەوەیە ناوی چییە؟ ناوی نەی. نەی گوڵەکانم نەی ئامێرێکی مۆسیقایە و ئامێرێکی فودارە، واتە کاتێک فووی پێدا دەکەین دەنگ و ئاوازێکی خۆشمان بۆ دروست دەکات. نەتەوەی کورد یەکێکە لەو نەتوانی کە لە دێر زەمانەوە ئەم ئامێری بەکارهێناوە و حەزی لە دەنگ و ئاوازەکەی بووە و چەندان دەنگ و ئاوازی خۆشی لێ دروست کردووە. شیرینەکانم ئەم ئامێرە لە دار دروست دەکرێت، لە دار دروست دەکرێت وەکو داری گوێز، وەکو داری توو، وەکو داری قەیسی، داری بەڕوو یان هەر دارێکی تر کە پتە بێت ئەم ئامێرەی لێ دروست دەکرێت بەم شێوەیە و ناوەکەی وەکو ئامێری شمشاڵ بۆشە. وە گوتمان ئامێرێکی فودارە و فووی پێدا دەکەین و دەنگ و ئاوازێکی خۆشمان بۆ دروست دەکات. باشە گوڵەکانم و ئێستاش مام سمۆرە پێمان دەڵێت ئایا لە ناوی نەیدا چ دەنگێکی نوێتان گوێ لێ دەبێت؟ ئادەی گوڵەکانم با بزانین لە ناوی نەیدا چ دەنگێکی نوێمان گوێ لێ دەبێت. نەی نەی بەڵێ گوڵەکانم ئێمە ئەمڕۆ جۆمان لە دەنگێکی نوێیە، ئەویش دەنگی ی. دەنگی ی کەواتە ئەمڕۆ مام سمۆرە پیتێکی نوێی بۆ هێناوی، ئەویش پیتی ی. ئەویش پیتی ی. زۆر باشە گوڵەکانم کەواتە ئێمە ئەمڕۆ فێری پیتی ی دەبێت. گوڵەکانم پیتی ی جیاواز لە پیتەکانی کە لەوانەکانی ڕابردوودا خوێندومانە، پیتی د، ر، و، و، ڕ، زێ. وەک دەبینن ئەم پیتانە تەنها یەک شێوەیان هەیە، تەنها یەک شێوەیان هەیە، بەڵام پیتی کە ئەمڕۆ فێری دەبین وەک دەبینن دوو شێوەی هەیە، دوو شێوەی هەیە. شێوەیەکیان کە لە شێوەی ملاویدایە و تەنها لە کۆتایی وشەدا دێت، واتە تەنها دەکرێتە کۆتایی وشە و چی پێ دەڵێن؟ پێی دەڵێن ی کۆتایی. ی کۆتایی کەواتە ئەم شێوەیەیان تەنها لە کۆتایی وشەدا دێت و پێی دەڵێن ی کۆتایی. باشە شێوەیەکی تری هەیە کە وەکو قاپێک وایە و بەڵام قاپەکەی شکاوە و دوو تۆپ لە ژێریاتی. ئەم شێوەیەیان لە سەرەتا و لە ناوەڕاستی وشەدا دێت. چی پێ دەڵێن؟ پێی دەڵێن ی سەرەتا و ناو وشە، چونکە ئەم پیتیان ئەم شێوەیەیان تەنها لە سەرەتا و لە ناوەڕاستی وشەدا دێت. باشە کەواتە گوڵەکانم وەک گوتمان ئێمە ئەمڕۆ فێری پیتێکی نوێ دەبین کە ئەویش چ پیتێکە؟ پیتی ی. ی لە دوای من بیلێرەوە ی. وەک گوتمان پیتی ی جیاواز لە پیتەکانی تر دوو شێوەی هەیە. شێوەیەکیان لە شێوەی مراویدایە و تەنها دەکەوێتە کۆتایی وشەوە، تەنها لە کۆتایی وشەدا دێت. چی پێ دەڵێن؟ پێی دەڵێن ی کۆتایی. بەڵام شێوەکەی تریان کە وە گوتمان لە شێوەی قاپێکدایە بەڵام قاپەکەی تۆزێک شکاوە و دوو تۆپ لە ژێریەتی، ئەم شێوەیەیان ئەم جۆرەیان لە سەرەتا و لە ناوەڕاستی وشەدا دێت و ناوی چییە؟ ناوی ی سەرەتا و ناو وشە. زۆر باشە کاتە سەبا بزانین پیتی وەکو چی. گوڵەکانم وەک دەبینە ئەم دوو منداڵە خەریکی یارین، کەواتە پیتی وەکو چی؟ وەک یاری. وەک یاری وەک دەبین لێرەدا هەردوو شێوەی پیتیمان هەیە. یەکەمیان
لە سەرەتای وشەکەدایە و ئەو شێوەیە وە گوتمان ئەو شێوەیە تەنها لە سەرەتای وشە و لە ناوەڕاستی وشەدا دێت و ناوی چییە؟ ئی سەرەتا و ناو وشە. لێرەدا ئی سەرەتامان هەیە و ئی کۆتاییشمان هەیە وە گوتمان ئەم شێوەیە تەنها لە کۆتایی وشەدا دێت و ناوی چییە؟ ئی کۆتایی. کەواتە پیتی وەکو چی؟ وەک یاری. وەک یاری. باشە دڵەکان با بزانین وەک چی دیکە. پیتی وەک کیسەڵ. وەک کیسەڵ وەک دەبینن ئەمە وێنەی کیسەڵە. گوڵەکانم لە وشەی کیسەڵدا پیتیمان هەیە لە ناوەڕاستی وشەکەدایە. ها گوڵەکانم وتمان ئەم شێوەیەن تەنها لە سەرەتا لە ناوەڕاستی وشەدا دێت. وەک دەبینن لێرەدا لە ناوەڕاستی وشەکەدایە. کەواتە پیتی وەک چی؟ وەک کیسەڵ. لێ دوێ من بیڵێنەوە. پیتی وەک کیسەڵ. وەک کیسەڵ. وەک دەبینن لێرەدا پیتی بە ڕەنگی سوور نووسراوە. باشە. پیتی وەک چی دیکە؟ لێرەدا وێنەی چی دەبینن؟ ئەمە وێنەی چییە؟ وێنەی بیبەر. بیبەر. گوڵەکان لە وشەی بیبەردا چیمان هەیە؟ پیتی ئیمان هەیە. وەک دەبینن لێرەدا بە ڕەنگی سوور نووسراوە. ئەمە کەم شێوەیەتی؟ شێوەی ئی سەرەتا و ناو وشەیە. وەک دەبینن لێرەدا لە ناوەڕاستی وشەکەدا هاتووە. کەواتە پیتی وەک چی دیکە؟ وەک بیبەر. وەک بیبەر. باشە. با بزانین وەک چی دیکە؟ پیتی وەک لیمۆ. ئەمە لێرەدا وێنەی لیمۆمان هەیە. وە پیتی وەک چی؟ وەک لیمۆ. وەک لیمۆ. لێرەدا نووسراوە لیمۆ و چی تێدایە؟ پیتی تێدا وەک دەبینن لە ناوەڕاستی وشەکەدایە و بە ڕەنگی سوور نووسراوە. باشە. کەواتە پیتی وەک چی؟ وەک لیمۆ. با بزانین پیتی وەک چی دیکە؟ ئەمە وێنەی چییە؟ ئەمە وێنەی مراویە. پیتی وەک مراوی. وەک مراوی. وەک دەبینن لێرەدا پیتیمان هەیە و بە ڕەنگی سوور نووسراوە. ئەمە کەم شێوەی پیتیە؟ ئەمە پیتی کۆتاییە چونکە لە کۆتایی وشەکەدا نووسراوە. ئەمە ئی کۆتاییە. ئێستاش لە دوێ من بیڵێرەوە. پیتی وەک مراوی. مراوی. باشە گوڵەکانە. باشە. پیتی وەک چی دیکە؟ وەک کورسی. وەک کورسی. وەک دەبینن گوڵەکانم لێرەدا وێنەی کورسیمان هەیە و لە وشەی کورسیدا پیتی چی تێدایە؟ پیتی ئی. وەک دەبینن لێرەدا پیتی بە ڕەنگی سوور نووسراوە و لە کۆتایی وشەکەدایە. کەواتە کەم شێوەی پیتیە؟ پیتی کۆتایی چونکە لە کۆتایی وشەکەدایە. باشە گوڵەکان بەزانین پیتی وەک چی دیکە؟ پیتی وەک تووتی. وەک تووتی. گوڵەکانم لە وشەی تووتیشدا پیتیمان هەیە و لە کۆتایی وشەکەدایە. باشە. با بزانین وەک چی دیکە؟ پیتی وەک سپی. وەک ڕەنگی سپی. لە وشەی سپیدا پیتیمان هەیە بە هەمان شێوە لەکوێدایە؟ لە کۆتایی وشەکەدایە. واتە ئەم شێوەی پیتیمان هەیە چونکە لە کۆتایی وشەکەدایە. ئەوەی کۆتاییە. باشە. پیتی وەک چی؟ وەک گیتار. گیتاریش ئامێرێکی دیکەی مۆسیقایە و لە ناوەکەیدا پیتیمان هەیە و لە ناوەڕاستی وشەکەدایە. باشە گوڵەکانم. با بزانین پیتی وەک چی دیکە؟ پیتی وەک ماسی. وەک ماسی. شیرینەکان لە وشەی ماسیشدا پیتیمان هەیە و لە کۆتایی وشەکەدایە. واتە ئی کۆتاییمان هەیە. باشە. پیتی وەک چی دیکە؟ وەک شیر. وەک شیر. ئێوەش بیڵێنەوە. شیر. گوڵەکان لە وشەی شیریشدا پیتیمان هەیە و لە ناوەڕاستی وشەکەدایە. باشە گوڵەکانم. با ئێستاش پێکەوە پەرتووکی کوردی بکەینەوە و بیکەینەوانەی حەوتەم. گوڵە جوانەکانی پۆلی یەک
ئێوەش پەرتووکەکەتان بکەنەوە و بیکەنەوانەی حەوتەم کە وتمان لەم وانەیەدا مامسمۆرە خەریکی چییە؟ خەریکی ژەنینی ئامێرێکی مۆسیقایە و ئەو ئامێرەش ناوی چی بوو؟ نەی. ناوی نەی. باشە بینە خوارەوەی لاپەڕەکەمان. لێرەدا وەک دەبینن کۆمەڵێک وێنەمان هەیە وەک هەر وانەیەکی تر ئێمە پێکەوە ناوی هەرێک لەو وێنانە دەڵێن ئەگەر لە ناوەکەدا جۆمان لە دەنگی بوو ئەو بازنیژەر ئەو وێنانە پڕ دەکەینەوە. با دەست پێکەن. یەکەم وێنە ئەمە وێنەی چییە؟ ماسی. ماسی ئەمە وێنەی ماسیە. باشە بڵەکانم بزانن لەو ناوەدا گوێتان لە دەنگی دەبێت؟ ماسی. ماسی. بەڵێ گوێمان لێ دەبێت کەواتە بازنیژەر وێنەی ماسی پڕ دەکەینەوە. باشە ئێوەش وەکو من بازنەکە پڕ بکەنەوە. من یەکەم بازنە بە ڕەنگی شین پڕ دەکەمەوە. زۆر باشە. وێنەی دواترمان چییە؟ وێنەی دواترمان وێنەی کیسەڵە. کیسەڵ. باشە با بزانین لە ناوی کیسەڵدا جۆمان لە دەنگی دەبێت؟ کیسەڵ. کیسەڵ. بەڵێ جۆمان لێ دەبێت کەواتە بازنیژەر وێنەی کیسەڵیش پڕ دەکەینەوە. زۆر باشە. من بە ڕەنگی سوور ئەم بازنەیە پڕ دەکەمەوە. ئێوەش وەکو من بازنەکە پڕ بکەنەوە. زۆر باشە. با بزانین وێنەی دواترمان چییە؟ ئەوە وێنەی ڕووبار. ئەو وێنەی ڕووبارە. باشە گوڵەکانم با بزانین لە ناوی ڕووباردا جۆمان لە دەنگی دەبێت؟ ڕووبار. ڕووبار. نەخێر جۆمان لە دەنگی نابێت کەواتە بازنیژەر وێنەی ڕووبار پڕ ناکەینەوە و بەجێهێڵی. باشە. وێنەی کۆتاییمان چییە؟ وێنەی کۆتاییمان وێنەی باڵندەیەکە ناوی چییە؟ مراوی. مراوی. باشە با بزانین لە ناوی مراویدا جۆمان لە دەنگی دەبێت؟ بەڵێ مراوی دەنگی تایە کەواتە بازنیژەر وێنەی مراویش پڕ دەکەینەوە و بەسپێتی بەجێ ناهێڵین. ئێوەش وەکو من بازنەکە پڕ بکەنەوە. من ئەم بازنەیان بە ڕەنگی ڕەش پڕ دەکەمەوە. کەواتە لێرەدا چیمان کرد؟ کۆمەڵێک وێنەمان هەبوو ناوی هەرێک لە وێنەکانمان وت ئەگەر دەنگی تێدا بووبێت بازنیژەر وێنەکانمان پڕ کردەوە. وتمان ناوی کام لە وێنانە دەنگی تیا بوو؟ ماسی، کیسەڵ، مراوی. باشە بڵە جوانەکانم با بچینە پەڕەی دواتر. لەم پەڕێماندا چیمان هەیە؟ جاکردنەوە ڕووتەڵکردن. لێرەدا وشەی نەیمان هەیە دێن پیتی لە پیتەکانی تری وشەکە جا دەکەینەوە بەم شێوەیە. با پێکەوە جێ بکەینەوە. لێرەدا نووسراوە چی؟ نەی. نەی وەک دەبینی پیتی بە ڕەنگی سوور نووسراوە و لە کۆتایی وشەکەدایە و یین لە پیتەکانی دیکەی ناو وشەکە جێ دەکەینەوە. لێرەدا نە بەجیا، یی بەجیا. وا پیتی نێ و بزوێنی کوردلا دەبێت چی مایەوە بە تەنیا؟ چ پیتێک مایەوە ئێوە بیڵێن؟ دەست خۆش. پیتی یی. یی. کەواتە لێرەدا بە تەنها پیتی دەکەینە ناو بازنەیەکەوە. واتە دەچینەوە سەر پەرتووکەکەمان و بە تەنیا پیتی دەکەینە ناو بازنەیەکەوە. ئەوە چ شێوەیەکی پیتیە؟ شێوەی پیتی کۆتایی. لێرەشدا لە بینی کەوانەیەکدا جارێکی دیکە هەردوو شێوەکەی پیتی بۆ نووسیوین. یی کۆتایی، یی سەرەتا و ناو وشە. وەک گوتمان ئەم شێوەی پیتی لە کۆتایی وشەدا دەنووسرێت وەک وشەی نەی. ئەم شێوەی دیکەشە لە سەرەتا و ناوەڕاستی وشەدا دەنووسرێت. باشە بڵەکانم. پاشان چیمان هەیە؟ بەهەمان شێوە کۆمەڵێک وێنەمان هەیە و ناوی هەریەک لە وێنەکان لە ژێریاندا نووسراوە. پێمان دەڵێت وشەکان بخوێنەوە ئەگەر پیتی تێدا بوو هەموو وشەکە بکە ناو بازنەیەکەوە. با پێکەوە بیکەین. باشە. یەکەم وێنە وێنەی چی بوو؟ ماسی. ماسی. لە ژێریدا چی نووسراوە؟ ماسی. باشە بڵەکان سەیرێکی وشەکە بکە.
بزانە پیتی تێدایە؟ بەڵێ تێهەتی و لە کۆتایی وشەکەدایە کەواتە هەموو وشەی ماسی دەکەینە ناو بازنەیەکەوە. ئێوەش بە هەمان شێوە هەموو وشەکە بکەنە ناو بازنەیەکەوە. باشە. وێنەی دواترمان چی بوو؟ وێنەی کیسەڵ. کیسەڵ. باشە گوڵەکانم سێرێکی وشەی کیسەڵ بکەین. بزانن پیتی تێدایە؟ پیتی دەبینیت؟ بەڵێ تێدایە و لە ناوەڕاستی وشەکەدایە. واتە ئەمە ئەو شێوەی پیتیە کە لە ناوەڕاستی وشەکەدایە. کەواتە هەموو وشەی کیسەڵ دەکەینە ناو بازنەیەکەوە. ئێوەش بە هەمان شێوە بیکەنە ناو بازنەیەکەوە. وێنەی سێمان چی بوو؟ ڕووبار. ڕووبار. شیرینەکانم سێرێکی وشەی ڕووبار بکەن. بزانن لە وشەی ڕووباردا پیتی دەبینیت؟ نەخێر تێدا نییە. کەواتە وشەی ڕووبار ناکەینە ناو بازنەوە و بەجێهێڵین. باشە. وێنەی کۆتاییمان چی بوو؟ مراوی. مراوی. باشە با سێرێکی وشەی مراوی بکەین. بزانین پیتی دەبینین؟ بەڵێ دەبینین لە کۆتایی وشەکەدایە. کەواتە هەموو وشەی مراویش دەکەینە ناو بازنەیەکەوە. زۆر باشە گوڵەکانم با بینە خوارەوەی لاپەڕەکەمان. لێرەدا کۆمەڵێک وشەمان هەیە. پێمان دەڵێت ئەو وشانە بخوێنەرەوە. ئەگەر پیتی تێدا بوو بە تەنها پیتی بکە ناو بازنەیەکەوە. با بێتکە بیکەین. یەکەم وشە چی نووسراوە؟ سیدی. سیدی. گوڵەکانم با پێگۆسیرێکی وشەکە بکەین. زای پیتی دەبینین؟ بەڵێ تایەتی و دوو دانەشی تێدا. یەکیان پیتی سەرەتا و ناو وشەیە، یەکێکیشیان پیتی کۆتاییە. کەواتە گوڵەکانم هەردوو پیتی دەکەینە ناو بازنەوە. بەم شێوەیە من هەردوو پیتیم کردە ناو بازنەوە. ئێوەش بیکەنە ناو بازنەوە. باشە. هەمزانی وشەی دواترمان چی نووسراوە؟ زەماوەند. زەماوەند. گوڵەکانم سێرێکی وشەکە بکەن. بزانم پیتی دەبینن؟ نەخێر تێدا نییە و کەواتە هیچ کام لە پیتەکانی وشەی زەماوەند ناکەینە ناو بازنەوە و بەجێهێڵین. باشە. وشەی دواترمان چییە؟ گۆرانی. گۆرانی. با بزانین لە وشەی گۆرانیدا پیتیمان هەیە؟ بەڵێ هەمانە و لە کۆتایی وشەکەدایە. کەواتە بەتەنیا پیتی دەکەینە ناو بازنەیەکەوە. بەم شێوە گوڵەکان ئێوەش وەکو من بەتەنیا پیتی بکەنە ناو بازنەیەکەوە. باشە. وشەی کۆتاییمان چییە؟ یاری. یاری. با بزانین لە وشەی یاریدا پیتیمان هەیە؟ بەڵێ لە وشەی یاریشدا دوو پیتیمان هەیە. یەکیان لە سەرەتای وشەکەدایە و یەکیان لە کۆتایی وشەکەدایە. کەواتە گوڵەکانم هەردوو پیتی دەکەینە ناو بازنەیەکەوە. بەم شێوە ئێوەش هەردوو پیتی بکەنە ناو بازنەیەکەوە. زۆر باشە گوڵە جوانەکانم. پاشان لێرەدا چیمان هەیە؟ جارێکی دیکە پیتیمان بەبیردێنێتەوە. ئەمە چ پیتێک بوو؟ ئی. لە دوایمە بیڵێنەوە. ئی کۆتایی، ئی سەرەتا و ناو وشە. ئی کۆتایی، ئی سەرەتا و ناو وشە. زۆر باشە گوڵە جوانەکانم. با ئێستاش بزانین پیتی چۆن دەنووسرێت. گوڵە جوانەکانم با ئێستا بکۆ بزانین پیتی چۆن دەنووسرێت. ئەمە ئی کۆتاییە. وەک گوتمان ئی کۆتایی هەندێک لە مراوی دەچێت. لە مراوی دەچێت بەم شێوەی دەست پێ دەکەن. جوان سێری دەستم بکەن بزانن کە پیتی کۆتایی چۆن دەنووسرێت. لێرە دەست پێ دەکەین بەم شێوەیە. هەندێک خەوسی دەکەینەوە. پاشان بەم شێوەی دەستی لێ بەرناگرین تا دەگەینەوە ئێرە. کەواتە گوتمان لێرە دەست پێ دەکەین. سەرەتا بەم شێوەیە قەوسێک دەکەین. پاشان بە پێچەوانەوە قەوسێکی گەورەتر دەکەین. ئی کۆتاییمان بۆ دەردەچێت. کەواتە ئێستا زانیمان ئی کۆتایی چۆن دەنووسرێت بەم شێوەیە کە وەک گوتمان لە شێوەی مراویدایە.
باشە ئێستا لەناو پەرتووکەکەشماندا پیتی دەنووسین و پێشتان دەڵێم کە پیتی سەرتا و ناوشە چۆن دەنووسێت کەوە گوتمان ئەو لە شێوی قاپێکدا بەڵام شکاوە و دوو تۆپی بچووک لە ژێرەیەتی. بڵێ جوانەکانم پێش ئەوەی کە پیتی لەسەر پەرتووکەکەمان بنووسین پێویستە ئەوە بزانین کە پیتی یەکێکە لەو پیتانەیە کە حەز بە هاوڕێیەتی پیتی بزوێنی درێژ و بزوێنی کورد دەکات. حەز ئەکا ببێتە هاوڕێ بزوێنی درێژ و بزوێنی کورد وەک هەر لە پیتەکانی دێ و ڕێ و ڕێ زێ. پیتیش بە هەمان شێوە حەز دەکات ببێت بە هاوڕێ پیتی بزوێنی درێژ و بزوێنی کورد. باشە ئێمەش لێرەدا کردومانن بە هاوڕێ یەکتری و پێک و دایانخوێنینەوە. لێرەدا یەی سەرەتا و ناوشەمان هەیە پاشان یەی کۆتایی. یەی سەرەتا و ناوشە لەگەڵ بزوێنی درێژ دەبێت بە چی؟ یا یا ی ئا یا. گوڵەکانم وەک وتمان ئێمە دوو شێوەی پیتی ئیمان هەیە یەکیان سەرەتا و ناوشە یەکیان کۆتاییە. تەنها پیتی سەرەتا و ناوشە حەز دەکات ببێت بە هاوڕێی پیتی بزوێنی درێژ و بزوێنی کورد. پیتی کۆتایی نابێتە هاوڕێی بزوێنی درێژ و بزوێنی کورد. وەک وتمان تەنها پیتی سەرەتا و ناوشە. باشە پاشان پیتی سەرەتا و ناوشە بۆ بە هاوڕێی بزوێنی کورد کە وتمان لەگەڵ یا باڵای کورد دەبێتەوە بێ بە چی؟ یە یە ی لەگەڵ بزوێنی کورد یە. باشە وڵەکانم با پێکۆ جارێکێکی بیخوێنینەوە ئێوەش لە دوای من بڵێنەوە. یی سەرەتا و ناوشە یی کۆتایی یا گوتمان باڵای بەرزە بێت یە یا یە. زۆر باشە گوڵە جوانەکانم پاشان دەچینە سەر پەرتووکەکەمان و پیتی دەنووسین. لەم پڕێماندا پیتی دەنووسین ئێوەش وەک من پێنووسەکەتان دەربێن و با پێکەوە پیتی بنووسین. سەرەتا پیتی کۆتایی دەنووسین کە وەک دەبینن بە شێوەی هێڵی بچڵ بچڵ نووسراوە و ئێمە سەرەتا دێنەوە بەسەر هێڵەکەدا و پیتی دەنووسین. پاشان خۆمان پێویستمان بۆ هێڵە بچڵ بچڵانە نامێنێت و خۆمان دەینووسین. باشە گوڵەکانم با دەست پێ بکەین. پاشان دەتوان پیتی سەرەتا و ناوشە بنووسین. وەک وتمان هیچ سەرەتا و ناوشە ئەم شێوەیە قاپێک دەکەین بەڵام قاپەکە دایناخێن و دوو تۆپی بچکۆلانە لە ژێریدا دادەنین دەبێت بە چی؟ بە هیچ سەرەتا و ناوشە. دێگوڵەکانە بە ئەوانی ترێش پڕ بکەینەوە. پاشان پیتی لەگەڵ هەر یەک لە بزوێنەکانی بزوێنی درێژ و بزوێنی کووردا دەنووسین کە وەگوتمان دەبێت بەچی؟ یا یە بەم شێوەیە با بینووسین.
ای آ یا ر یار ی کۆتایی یاری یاری کەواتە وشەی کۆتایی من چی نووسراوە یاری دەیگوڵەکانم بە پێکەوە دوو جاری دیکە وشەکە بنووسینەوە. بەم شێوەیە زۆر باشە گوڵە جوانەکانم پاشان دەچینە لە پەڕەی دواتر. لەم چالاکیەماندا گوڵەکانم دوو وێنەمان هەیە یەکیان وێنەی چییە ئەمە وێنەی زریزە پێمان دەڵێت لە بۆشایەکەدا چ پیتێکی کەمە بینووسە. باشە چی نووسراوە ز ر بۆشایی ز ئە چ پیتێکمان کەمە بۆ ئەم بۆشاییە بێگومان پیتی ی. باشە گوڵەکانم کام لەم پیتانە بنووسین کەم شێوەیان بنووسین بێگومان شێوەی پیتی ی سەرەتا و ناوشە دەنووسین چونکە لێرەدا پێویستە پیتی لەکوێدا بێت لە ناوەڕاستی وشەکەدا بێت کەواتە لێرەدا ی سەرەتا و ناوشە دەنووسین و دەینووسێنی بە پیتی زەی دوای خۆیەوە. باشە گوڵەکانم ئێوەش بە هەمان شێوە بینووسن. وێنەی دواترمان هەیە وێنەی دواتر چییە؟ ئەوە وێنەی دیاری. باشە پێمان دەڵێت ئەو بۆشایانە چ پیتێکی کەمە د ئا ر چیمان کەمە پیتی یمان کەمە. باشە دوو بۆشاییمان هەیە لە بۆشایی یەکەم کام شێوەیان بنووسم بێگومان شێوەی پیتی ی سەرەتا و ناو وشە دەنووسین چونکە لێرەدا پێویستە لە ناوەڕاستی وشەکەدا پیتی بنووسین کەواتە لێرەدا من پیتی ی سەرەتا و ناو وشە دەنووسم و دەینووسێنم بە بزوێنی درێژەوە. باشە لێرەدا پێویستە ی چی بنووسم کۆتایی وشەکەیە پێویستە ی کۆتایی بنووسین کەواتە لێم بۆشاییاندا پیتی ی کۆتایی دەنووسین. ئێوەش بە هەمان شێوە لە یەکەم بۆشایی سەرەتا و ناو وشە بنووسن لە بۆشایی دواتردا ی کۆتایی بنووسن. باشە گوڵەکانم پاشان دەچینە چالاکی دواتر. لەم چالاکیەماندا کۆمەڵێک پیتمان هەیە بە تێکەڵاوی پێمان دەڵێن پیتی بدۆزەرەوە ئیتر هەر کام لە شێوەکان بێت پێویستە بیدۆزینەوە. باشە گوڵەکانم من تەنها یەک دانەیان دەدۆزمەوە ئەوانی تر هێڵم بۆ ئێوە دەبێتە ئەرکی ماڵ بۆ ئێوەی گوڵ پێویستە خۆتان بیدۆزنەوە. باشە ئەو من دانێکم دۆزیەوە لە ناوەڕاستدایە دەیکەمە ناو بازنەیەکەوە پیتی ی سەرەتا و ناو وشەیە. گوڵەکانم چەندانێکی دیکەشی تێدا هەم پیتی سەرەتا و ناو وشە هەم ی کۆتاییشی تێدا پێویستە بیدۆزنەوە و بیکەنە ناو بازنەوە. زۆر باشە گوڵەکانم دەچینە پەڕەی دواتر و چالاکی دواتر. شیرینەکانم لەم چالاکیەماندا چەند وشەیەکی یاوینەتێ پێمان دەڵێت ئەو وشانە بخوێنەرەوە پاشان چی لێ بکە بڕگەی بکە واتە وەک ئەم وشەی یەکەم کە خۆی بڕگەی کردووە پێمان دەڵێ وشەکانی دیکەش بخوێنەرە و بڕگەی بکە. وشەی یەکەم چی نووسراوە پێکەوە دەیخوێنینەوە ی ئا یا ر یار ی کۆتایی یاری کەواتە وشەی یەکەم چی نووسراوە یاری. هەر خۆی لە کتێبەکەتا بووی بڕگە کردوین وشەی یاری لە چەند بڕگە پێک دێت لە دوو بڕگە یاری لە دوو بڕگە پێک هاتووە. باشە ئێمەش وشەکانی دیکە دەخوێنینەوە و بە هەمان شێوە بڕگەی دەکەین. با پێکەوە وشەی دواتر بخوێنینەوە ی ئا یا و یا ئە یاوە ر یاوەر. باشە گوڵەکان بابزانین یاوەر لە چەند بڕگە پێک هاتووە یاوەریش لە دوو بڕگە پێک هاتووە یاوەر. بەم شێوەیە ئێوەش بینووسن یاوەر کەواتە وشە یاوەریش لە دوو بڕگە پێک هاتەوە چی یاوەر. زۆر باشە بابزانین وشەی دواتر چی نووسراوە د ئا دا ی ئە
دایە دایە وشەی دواترمان چی نووسراوە؟ دایە کاتێ ئێمە فێر بووین وشەی دایەش چۆن دەنووسرێت؟ بەم شێوەیە دەنووسرێت. ئەمە چی نووسراوە؟ دایە. باشە گوڵەکانە با بزانین دایە لە چەند بڕگە پێک هاتووە؟ وشەی دایەش لە 2 بڕگە پێک هاتووە. دایە دایە کاتە وشەی دایەش لە 2 بڕگە پێک هاتووە. دایە بەم شێوەیە. زۆر باشە. وشەی دواتر و کۆتایی کامەیە؟ با پێکەوە بیخوێنینەوە. د ئە دە ڕ دەر یا دەریا دەریا کەواتە وشەی کۆتاییمان چی نووسراوە؟ دەریا. ئێستا پێکەوە فێری ئەوە بووین کە بزانین وشەی دەریاش چۆن دەنووسرێت و چۆن بیخوێنینەوە؟ بەم شێوەیە دەنووسرێت و خوێنەوەکەشی چۆنە؟ دەریا دەریا. باش با بزانین دەریا لە چەند بڕگە پێک هاتووە؟ وشەی دەریاش لە 2 بڕگە پێک هاتووە. دەریا دەریا. ئێوەش بە هەمان شێوە گوڵەکانە لە ناو بۆشایەکەدا بڕگەکان بنووسن. دەریا دەریا. کەوتە گوڵەکان ئێمە لەم چالاکیەماندا فێری 4 وشەی نوێ بووین. ئەوانش چی بچی؟ یاری یاوەر دایە دەریا. دەتوانین ئەم 4 وشەی هەم بینووسین و هەم بیشی خوێنینەوە. زۆر باشە گوڵەکان و دەچینە چالاکی دواتر. لە چالاکی دواترماندا بە هەمان شێوە کۆمەڵێک وشەمان هەیە. پێمان دەڵێ وشەکان بخوێنەرەوە و پاشان لە بۆشایەکەدا وشەکان بنووسنەوە. باشە با پێکۆمیان خوێنینەوە. یەکەم وشە لە چالاکی پێشەدا فێر بووین چی نووسراوە؟ دایە دایە. گوڵەکانە 3 بۆشایی هەیە لەژێر وشەی دایەدایە واتە پێمان دەڵێت 3 جار بینووسنەوە. بەڵام من تەنها 1 جار دەینووسمەوە ئەوەی تریان دەبێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوەی گوڵ. باشە من لە بۆشایی یەکەمدا دەنووسم دایە بەم شێوەیە. ئێوە پێویستە 2 جاری دیکەش بینووسنەوە. باشە وشەی دواتریش بە هەمان شێوە لە چالاکی پێشتردا فێر بوون چی نووسراوە؟ نووسراوە یاوەر یاوەر. باشە پێویستە ئەوی 3 جار بینووسینەوە بەڵام وەک وتم من تەنها 1 جار دەینووسمەوە. پێویستە ئێوە 3 جار بینووسنەوە. بەم شێوە من نووسیم یاوەر لە بۆشایی یەکەمدا. باشە دواتر چی نووسراوە؟ دایە و یاوەر واتە هەمان وشێ و دووبارە بۆتەوە چی نووسراوە؟ دایە و یاوەر. با پێکەوە بینووسین. دایە پاشان بوو یاوەر. زۆر باشە گوڵەکانم وەک وتم ئێوە پێویستە 3 جار وشەکان بنووسنەوە بەڵام من تەنها 1 جار نووسیم و ئەوانی دیکە دەبێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوەی گوڵ. گوڵە جوانەکانم وانەی ئەمڕۆژمان ئەوەندە بوو. بەو هیوایەم کە سوتانی وەرگرت بێ و فێری پیتی بوو بێتن. بەڵام گوڵەکانم پێویستە وەک هەر وانەیەکی تر ئێوە ئەرکی ماڵەوەتان هەبێت. ئەرکی ماڵەوەش بۆ وانەی ئەمڕۆمان چییە؟ پیتی بە هەردوو شێوەکەی واتایی کۆتایی سەرەتا و ناوشە لەسەر دەفتەری ڕێنووس دەنووسن. پاشان پیتی لەگەڵ هەیە لە پیتەکانی بزوێنی درێژ و بزوێنی کورد دەنووسن واتە یا لەگەڵ 1 وشە کەویش چییە؟ وشەی یاری. هەتاوەکو خوارە بۆم پڕ دەکەنەوە بۆمی دەنێرنەوە تاوەکو منیش ببینم. وانەی ئەمڕۆژمان تەواو بوو. هەتا وانەیەکی تر خواتان